کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە بە هاوکاری کۆمیسیۆنی ونبوانی نێودەوڵەتی لە سەرەتای هەفتەی داهاتووەوە ڕووپێوی ونبووان لە سنووری پارێزگای هەڵەبجە دەست پێ دەکەن. لە پەیامی سەرۆکی کۆمیسیۆنی ونبوانی نێودەوڵەتی لە عێراقدا ئەوە ئاشکراکرا کە ونبووان لە چ قۆناغێکەوە گرێتەوە بۆ ئەم ڕووپێوە. ئێمە وەک ICMP کۆمەڵی قوربانیانی کیمیابارانمان دەستنیشان کرد بۆ ئەوەی وەک یەکێک لە ڕێکخراوە چالاکە پەیوەندیدارەکان بە بابەتەکەوە پاڵپشتی داراییان بکەین لە پرۆژەی ئاماری کەسانی ونبوو لە پارێزگای هەڵەبجەدا. ئەو پرۆپۆزەڵەی کە لەلایەن کۆمەڵەکەەوە پێشکەشمان کرابوو بەلای ئێمەوە زۆر گرنگ بوو بۆ ئەوەی بتوانرێت لە ڕێگەیەوە داتایەکی ئاماری تەواومان دەست بکەوێت لەسەر ئەو کەسانی کە ون بوون لەو قۆناغاندا کە لە پرۆپۆزەڵەکە تا ئاماژەیان پێکراوە. قۆناغەکانیش بریتی بوون لە ونبوانی شەڕی ئێران و عێراق، ونبوانی پرۆسەی ئەنفال، ونبوانی کیمیاباران، ونبوانی کۆڕە و ونبوانی شەڕی ناوخۆ لەگەڵ لەم کۆتاییەوە ونبوانی دەستی تیرۆر و هەر ونبوویەکی تر. سەرۆکی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەش کارکردن و شوێنی تیمەکان بۆ تۆمارکردنی ونبوانی ڕاگەیاند. تیمەکانمان بەم شێوە ئەبن دیارە ئەم پرۆسەیە 45 ڕۆژە خایەنێ ئەو بنکەی کە لە هەڵەبجە هەمانە لە بارەگای کۆمەڵەیە ئەم 45 ڕۆژە بەردەوام لێرە ناو ئەنووسێت و لە هەمان کاتیش تیمەکانی ترمان لە ناحیەی سیروان و بەمەوە یەک تیممان هەیە 15 ڕۆژ لە سیروان ئامار وەرەگرن دوای 15 ڕۆژەکە دەچینە سنووری ناحیەی بەمەوە لە هەمان کاتیش سنووری ناحیەی خورماڵ و بیارە بە هەمان شێوە یەک تیممان هەیە 15 ڕۆژی یەکەمی لە خورماڵە بین و دوازدەریش ئەچینە سنووری بیارە بەپێی پێویستی شوێنەکان تیمەکان ئەگوازینەوە و توانم بڵێم ئەمە یەکەم ئامارە بێت و جێگەی خۆشیەتی کە دڵخۆشی هەموو لایەکمان دڵخۆشی بە وارسی ونبووەکان بدەین کە ڕێکخراوی ICMP ڕێکخراوێکی جیهانیە و کاری هەیە و پرۆژەی هەیە بۆ وارسی ونبووەکان و بۆ دۆزینەوەی ونبووەکان. کۆمیسیۆنی ونبوانی نێودەوڵەتی لە ساڵی 2012 لەگەڵ حکوومەتی هەرێم ڕێککەوتنامەی کارکردنیان واژۆ کردووە، بەڵام بە وتەی جێگری پارێزگاری هەڵەبجە تاوەک ئێستا حکوومەتی هەرێم نەیتوانیوە سوود لەو ڕێکخراوە نێودەوڵەتیە وەکو حکوومەتی عێراق وەربگرێت. لژنەیەکی دەولیە بۆ دۆزینەوەی ونبووەکان کە لە بواری فەحسی DNA کە هەمومان نەزانین کە هەڵەبجە لە فترەیەکی زۆرە بەدوای ئەوە ئاگەڕێک کە کەسانێک ڕێکخراوانێک بێن بەدەم مناڵە ونبووەکانی هەڵەبجەوە، کۆمەڵانێک بێن بەدەم هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانەوە. ئەمانیش لەم دوو بوارە زیاتریشیان کردووە و تا ئێستا لە جیهان ناتوانیوانە 19,000 کەس بدۆزنەوە لە ڕێگەی فەحسی DNA-ەوە کە ئەمە بۆ ئێمە زۆر گرنگیەکی ئەبوو ئەگەر باتایە و لایەنە پەیوەندیدارەکان بەدەمەبوونێکی جدیان هەبووە بۆ ئەم بابەتە. جێگای ئاماژە پێکردن لە ئێستادا تەنها ئامارێک کە ڕووپێوی بۆ کرابێت مناڵە ونبووەکانی هەڵەبجەیە تاوەکو ئێستا 179 منداڵی ونبوو چارەنووسیان بە نادیاری ماوەتەوە، بەڵام بە سەدان هاوڵاتی دیکە هەیە لە سنووری پارێزگای هەڵەبجەدا کە بە هۆکاری جیاجیا ونبوون و ئامارێکی دروستیان لە بەردەستدا نییە. ئێستاش بەم پرۆژەیە هەرێکە لە کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە و کۆمیسیۆنی ونبوانی نێودەوڵەتی لە ماوەی 45 ڕۆژدا هەوڵەدەن ئامارێکی دروست بەدەست بهێنرێت دواتر ئەنجامەکەشی بۆ ڕای گشتی ئاشکرا بکرێت. ئەمەش بە یەکەمین هەنگاوی نێودەوڵەتی بۆ ڕووپێوکردنی ونبووان لە هەڵەبجەدا دادەنرێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.